سڵاوتان لێبێت ئێمە لەسەر قەڵای سپی حەساری چەمچەماڵین ئەڵێن چەمچەماڵ ئەو شوێنەیە کە تفەنگ زمان حاڵە زمان حاڵی لێدوانەکانە کاتێک کار لێدوانێکی تونتیژە بێت ئەوە تفەنگ وەڵامی هاتەوە ئەڵێن چەمچەماڵ بۆ شوێنە ناسراوە کە بەردەوام شەڕەنگێزی یاخۆ تونتیژی تیا دروستە بێت ئەمانە قسەی خەڵکن قسەی ئێمە نین ئەوەی کە وەڵامیش ئاەتەوە بۆ ئەم بەرنامەیە و بۆ ئەم پرسیارانە یاخود بۆ ئەم گومانە هەر خەڵکی ئەم شارن کە لە چەمچەماڵان ئەوان وەڵامی ئەم گومانەمان ئێنەوە یاخود ئەم پرسیارانەمان ئێنەوە ئێوەش لەگەڵمان نابن با بزانین چەمچەماڵ کوێیە من شتێکت بۆ باسەکەم مەسەرێکەوەڵێن خەڵکی چەمچەماڵ خراپە یان شەڕانیە یاخود تەخەر شتەکەن کاتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەوە چوو بۆ مەدینە کۆمەڵی خەڵکی بین لە ڕێگا لە کابراایکی پرسیاری کرد وتی خەڵکی مەدینە چۆنن وتی هەمووی خراپن وتی ڕاست دەکەیت تۆزێتە ڕۆژ کابراایکی تری بینی سڵاوی لێ کرد وتی خەڵکی مەدینە چۆنن وتی هەمووی باشن وتی ڕاست دەکەیت تۆزێتر کە ڕۆشتن سەحابەکان پرسیاریان لێ کرد وتی تۆ پێغەمبەری خوا قسەکانت لە خۆ نییە بۆچی بە هەرکیانت ڕاست دەکەن وتی ئەوە یەکەم کەوتی خراپە چون خۆی خراپە ئەوەی دووەمش کەوتی هەر خەڵکی مەدینە هەموو باشن خۆی باشە بۆیە هەنی خەڵکەکە ئەگەیتە سەر ئینسانەکان خۆی یعنی تۆ ئەگەر خراپ بیت خەڵکیش بە خراپە ئەبینیت ئەو کەسانی کەوە ئەلێ وانە چەند بەبێت چقڵ نابێ تفەنگی لە ماڵەکەمانە نییە چەند کەسانێکن ئەسڵا خەڵکی سۆسمال شەرین دێن نا سۆسمال شەڕواژاوانەوە چەمچەما عەشایەروش هەموو شوێنەوە چەمچەما بچووکە ڕاستە یانی بڵێ چەند کەسێک هەیە بەهۆی ناخۆشی دووبەرێکی دوو بنە ماڵی شتێکێکی ناوەکو بڵێ شتێکی وها بەرچاو نییە بازە کەسێکی تیا ئەو شتاناکە بەس ئەوەش زۆربەی زۆری خەڵکی ئەم شارە نییە خەڵک گەسە لەم شارەیە بە دوای خوێندنەگەڕێ بە دوای کەسابەتەگەڕێ چەک بە قاچاقە فرۆشتێت بەڵێ بەڵام بۆچی قاچاق نییە ئەو وەکو تەماتە فرۆشتن وایە کوا قاچاقە زمانی چەکە ئەمە ڕاستە دڵنیا بە چەک هەیە هەموو جێگا هەیە هەر خەڵکە ئاشکوت ئاشت بە چەک پارە نەما حکومەت هەچی دزیە بوو کردی چەکیش هەڵ ناگرم کەر هەڵاگرم من وەرە ئاسڵ چەمچەماڵەکە ببینە وەرە خەڵکە مساقەفەکەی ببینە وەرە ڕۆشنبیرەکەی ببینەوە بدوێ ئەی مناڵینا بچینە مەکتەب بەشکم دوو فێر بین هەم دین هەم ئەدەب ئەمڕۆ زەمانەی علم و ئیلفانە بۆ دەردی کەریم مەکتەب دەرمانە تفەنگی لە ماڵەکەمانە نییە ئەو کەسانی کەوە ئەلێ وانە بەڕاستی تو سەیری ئەم بازاڕەکە لەوەیە 500 نەفەر 600 نەفەری تیاوێ یەک نەفرێ لەو کەسانە تفەنگێکی پێ نییە ئیتر هیچ مانایەکی تیان نییە هەموو خەڵکەکە ڕۆشنبیرە و بە دوای خوێندن کەوتووە و هیچی نەکەوتەتە دوای ئەوە گیری پێشوو بوو لە نەوەتەکان لە ئەوانەیە وا بوو بەڵام ئێستاکە ئەم جیلە هەمووی کەوتەتە دوای خوێندن و زانست و زانیاری هیچی بە دوای تفەنگ و شەڕ و شەڕخوازیان ناکەوێت چەند بەبێت چقڵ نابێ و قسەی پێشینانە ڕێزمەی بۆ بینەران بەڵام تۆ چەند کەسانێکن ئەسڵا خەڵکی سۆسمال شەرین دێن نا سۆسمال شەڕواژاوانەوە ئەیکەنە سەر چۆن سۆماڵ ئەو پیاوەتێک لە سۆسماڵاکە ڕێزمی بۆ شارەکانی کە ناکرێت ڕۆژانەیە من لە فەیسبوک شتێکم بینی زۆر ناخۆش و ڕستمێکی چۆنڵی بۆیە هاتوو درا بۆ بەرفیشە میسراوە چوومەتە سۆسما بۆ موعید خوا دەسی پێمەوە بوو ئاگای لێم بوو جاتیشتی واڵە ناکەم من بۆ کەسانم کەوە ئەو شتەی دروست کردووە با بێ وەزئی چەسمما بە تەواتی ببینێت چەسمما زۆر ناموسپارێزە تێگەی ئەو شتانش کەوە ئەڵێن بۆ نە چۆسمماڵ نازانەکە زەلا من نەکوشت و بێ ژنە نادەنێ ئەوە درۆیە ئەوە دیارە ئەو کەسە خۆی بێ برایەکی بوو ژن ژنەدا بە بەرامبەرەکەی من لێرەوە ئەوەی پێڵم چەکاکە بازە کەسێکی تیا ئەو شتاناکە بەس ئەوەش زۆربەی زۆری خەڵکی ئەم شارە نییە خەڵک گەسە لەم شارەیە بە دوای خوێندنەگەڕێ بە دوای کەسابەتەگەڕێ کوا با شەڕماوە بە تایبەتی زۆر خەڵک زۆر ئەو کەسانی کە شتاناکەن گەنجەکان دەرزی دەوەرەگرن مشتیوانم شارە تایسە نەدیوە بەڵێ هەیشە دەمە قاڵە شتێکە بێ شەڕێکە بێ شتێکە بێ لە هەموو شار و قەزا و نەحێگاتیایەتی هەوڵ بدێتوانی هەموو شتێ بدۆزیتەوە خۆت لەو شتانە دوور بگریت خۆ لە شەڕ و مشیلە خۆ لە ئاژاوە هەوڵدە بەسەربەزی بۆ خۆت بژێ وازە باوی تفەنگ و باوی چەق و باوی ئەو شەڕە نەماوە کە ئیستا خەڵک بیکە وەڵی من خۆما مناڵ ئەم شارین با بڵێن باوکشمان ئێمە هەر لێرە لەدایک بووە وەڵی من ئەوەی کە ئەی
با بڵین ئەوەی منەم شاریان هەتا ئێستا شتوانە بووە ڕاستە یانی بڵێ چەند کەسێک هەیە بەهۆی ناخۆشی دووبەرێکی دوو بنەماڵی شتێکێکی ناوەکو بڵێ شتێکی وها بەرچاو نییە ئێستا دووبارێکی ماوەکە باسی کرد وڵی زۆر بەڵێ ماوە بەڵام کەم و ماوە زۆر بەکەمی ئاژینای ئێستا تا بڵێ خەڵکی مسەقەفی تایە خەڵکی ڕۆشنبیری تایە وەکو ساڵەکانی پێشوونیە مەقسە بڵێ هەر کەسە بەیەکی ڕێمان زۆرە لە چەمچەماڵە بۆیە هاتوین بەم بەرنامەیە بکەین بۆی کە حەقی ئێوەش نەفەوتێ و ئێوەش وەڵامی خۆتانتان هەبێ بەڵام لە سلەیمانیش و لە شارەکانی تر شوێنێکەیە پێڵەن شوێنی چەکفرۆشتن لە چەمچەماڵ عینە شتەیە هەیە بەڵێ بەڵێ ئەم شوێنە ئەزانین لەکوێیە بەڵێ دەتوانین پیشامان بن بەڵێ هەر لەم کۆڵانەوە ڕاست بڕۆ سەرەوە بەلای دەستە چەپا بکەوە لەوێ هەیە چۆنی کاکە باشیت مەرحەباتان لێبێ ئەم بەحسی چۆنی قوربانجان چاکی براگیان نەک لە چەمچەماڵە لە هەموو شوێنێکە لە سلەیمانیشە لە شاری هەولێر لە دهۆک لە هەموو شوێنەکە چەک بە قاچاقە فرۆشتێت بەڵێ بەڵام بۆچی قاچاق نییە ئەو وەکو تەماتە فرۆشتن وایە کو قاچاقم چەک وەکو دەماتە فرۆشت ئاراڵا وەک تەماتە فرۆشتن وایە بۆ چەک ئەوەنە بەسیتە ینی شتێک چەک چیە کوردستان عام گشتی وایە هەموو وڵاتەکان وایە خۆرێرەوانی والله لە هەچی وڵای لە ئەمریکا بڕۆ دوکانانە بگەڕێ فرۆشن وەکو ئێمەش مۆڵەتیان داوە پێمان و ئەی نووسین و ئەوی تۆی سابێ ڕقم هەوێکەتت لێ سەنین و ناوتە نووسین و کەسێک ئەگەر مۆڵەتی چەکی پێ نەبوو نایەنێ ناوەڵا نایدێنێ ئەبێ شورتە بینجای دێنێ بەمناڕشتیشی نافرۆشیت بە کەسی تایب ناوەڵە بە کەسی تایبەت ئەوە درۆوەکە خەڵک چەمچەما عەشایەر و شتی خوێڕێتی پێهینەوە قەزەی ئەوەیە خەلا هەموو شوێنەوە چەمچەما بچووکە بۆیە خەڵکە لە چەمچەما وایە وانە ئەوە سلێمانی ڕۆژ هەزار شتی تایە و کەس بەحسیشی ناکە تەزوا بەقی لادەیەکە بۆی خەڵکە لێ وایە لەبەری کە دیارە لەبەری کە شوێنێکی بچووکە ئێمە توانین ئەم قسەیە بە درۆ بخینەوە بڵین چەمچەماڵ وانە ئارە وڵاتوانی چەمچەما شتی وای هەلێنەوە تا چەمچەما بگەڕێ ئارەق فرۆشێکی لێ نییە هەموو چەمچەماڵ بگەڕێ بزان دوکانێکی ئارەق فرۆشی لێیە لەو شارەکانی کە هەمووی ئارەق فرۆشن و هینە فرۆشن بە ئاشکرا چەمچەما هەم بمرە شوشەی ئارەق نییە دڵنیا بە چەک هەیە لە هەموو جێگای هەیە لە هەموو ماڵکشە هەیە یعنی ئەو ئاشکرا هەیە و چەکە یعنی کەیبل ئەوەی بڵێ نییە وان نییە ئێمە چی پێویستێکمان بەوە هەیە کە لە هەموو ماڵەکانمانە ئێمە چەکمانە بێ نەک لە چەمچەماڵە بگرێت لە سلەیمانیە لە هەر شوێنێکی ترا ئەو چەکە ئەوە چەندین ساڵە بۆتە هین بۆتە کەلتور ناو کوردەواری خۆمان هەر خەڵکە ئاشکورد عاشق بە چەکە یعنی چەک بۆتە شتێک هەموو کەس حەزی لێتی ئەوەش نییە بڵێ حکوومەت بەحەز بەو گەورەی نتوانێت چەک ناوبەرێ ناو کوردە ناوە درێت تازە ئەوە ئەبێ هەر هەبێت تازە ئەوە شتێک نییە چەک وەکو نەریتێک لە دەسەڵاتداران و سیاسەتمەدارانەوە بۆمان ماوەتەوە یاخود چەک هەر مرۆڤ حەزی لێتی ئەوەش دەورە بینێ لەوان ماوە بێتەوە یعنی لە ئەساس نەبووە ئێمەش دەمانە بینی هەر هەبووە بە بیرەوەری ئەمە هەر هەبوو و هەرش بێت زمانی تونوتیژی لەگەڵ شەکان نییە بەڵام ئێمە چووکە کە وەختی خۆی ئەم شۆڕشانەمان کە دروست بووە بە چەکۆ دروست بووە هەمووی خەڵکەکەی لای ئێمەکەوا شۆڕژگەر بووە و بە چەکداری ئێمە ئەم ئازادیەمان هێناوەتە دەست کە هێناومانەتە دەستیش ئێمە ئێستا فترێکی زۆرمان ماوەکەوە بتوانین ئەم چەکە لە قەت خۆمان بکەینەوە بەڕاستی گەنجەکان ئێستا پێویستیان بە چەکەیە ئەو شۆڕشێک بوو ئێستا پێویستمان بە چەک نییە ئێستا پێویستمان بەوەیە بە عیلم بە قەڵەم بە زانیاری بە خوێندن والله چەمچەماڵ لەوانی لە زۆر شوێن باش دەبێت چەمچەماڵ شتی خراپ قۆڵ ناکە ینی حەز لە شتی خراپ ناکە ینی کابرا هەیە لە شەڕی عەشایری ئەمەش بەعزە شتێ مشکیلێ ڕووەدا کابرا لایەکی قۆستەرەکەی من پشتگیریم هەیە ئەو پشتگیری نییە لە هۆی ئەوە مەگەلی قوڵەکان هیچ شتێکی نییە چەمچەماڵ هیچ مشکلێکی خراپی نییە بەخوا ئەگەر هیچی وا شتێکی وەها نییە کە واگرن بێ لەسەر لە هەماڵەکان بای خۆی این مشکلە هەیە لە هەموو شارەکانە بەڵام چەمچەماڵ لەبەر ئەوەی کەمە ئەوەیە مەسەلەکەڵێ چەمچەماڵ پێوەی دیارە لە شوێنەکانی کەیە ئێمە جۆمان لە قسێک ئێستا دوو برادر ئیکەن لەسەر چەک لە ماڵەکانە بەڵام دوای ناوبڕێک ئەگەرێن وڵاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە